لیژنەی ئەمنی قەزای کفری لەگەڵ نوێنەری لایەنە سیاسیەکاندا بڕیاری ئەوە دەدەن کە ڕێگە بە هیچ گردبوونەوەیەک نەدرێت ئەگەر مۆڵەتی پێشوەختەی بۆ وەرنەگیرێت. لەگەڵ ئەوەش نین هیچ چالاکێکی مەدەنی بۆ مەبەستی سیاسی بەکاربهێنرێت. پشتگیری ڕەوای خۆپیشاندەرانەکەین بە شێوەیەکی مەدەنیانە و لە هەمان کاتە بڕیاردرا بە ڕێگەگرتن لە هەر گردبوونەوە خۆپیشاندانێک بەبێ مۆڵەت و ئەوەشی التزام نەکا بە بڕیاری لیژنەی ئەمنی قەزا و بڕیاری لایەنە سیاسیەکان بێگومان ئەوە بە پێی یاسا مامەڵەی لەگەڵا دەکرێت. نوێنەری بەشی زۆری حزبە سیاسیەکانی کوردستان لە کفری ئیدانەی ئەو ڕووداوانە دەکەن کە ئاژاوە و توندوتیژی لێ دەکەوێتەوە. سوتاندن و هەڵکوتانە سەر بارەگا و فەرمانگەکان بەکاری دوور لە خواستی خۆپیشاندەر و داواکاری مافی هاوڵاتیان دەزانن. داواکاری خەڵک دیارە ڕوونە و خۆپیشاندانیش ڕێگە پێدراوە چونکە خۆپیشاندان یاسا و ڕیاسای خۆی هەیە ئەبینین خەڵک تێ لە ناو کۆمەڵی خاڵە یاداشتێک ئاراستە دەکات ئاراستی لاینی دەسەڵاتدارێکات. ئێمە پشتگیری هەر خۆپیشاندانێکین کە داوای ڕەوای خۆی بخاتە پێشچاو بەڵام پشتگیری هیچ خۆپیشاندانێک ناکەین تونند و تێژی لێ بکەوێتەوە چونکە تونند و تێژی دەرەنجامی خراپی ئەبێ. ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ تونند و تیژیانین و تونند و تێژی هیچی لێ سەوز نابێ و سەرکێشانی خۆپیشاندان بۆ تونند و تیژی حاڵەتێکی ناسروشتیە پێویستە ئەو کەسانی کە خۆپیشاندانەکەن خۆیان لێ بە دوور بگرن ئەینا کارەکەیان ناشری نەبێت لە بەرچاوی خەڵک. ئەم هەڵوێستە پاش ئەو گردبوونەوە و خۆپیشاندانە ناڕەزاییە هاتووە کە سەرەتا ژمارەیەک لە مامۆستا و فەرمانبەران لە پێناو داواکاری موچە و باشکردنی گوزەرانی خەڵکدا ئەنجامیاندا بەڵام بێخواستی ئەوان توندوتیژیەکی لێکەوتەوە کە ئێستا هەموو لایەک خۆی لێبێ بەری دەکات. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.